ئێمە ئەمڕۆ وەک پێنجەمین ساڵ ڕۆژی ڕاگەاندنی گروپەکەمان ئاهەنگێکمان ساز کرد لە نێوە ئاهەنگەکەدا کۆمەڵێک ڕێزنامەمان بەخشیە کۆمەڵێک کەسایەتی کە هاوکارمان بوون لە بنیادنانی چالاکیەکان یاخود شوێنیان پێداوین وەکو خاوەن مۆڵ و خاوەن فیستیڤاڵەکان و هەروەها لە شار و شارچوەکانی تر سەر بە ئیدارەی سلێمانی زۆر جار بانگێشت کراون و بەشداری فیستیڤاڵەکانمان کردووە و هەروەها کۆمەڵێک ڕاگەیاندنکار کە هەمیشە بوونەتە هۆی ئەوەی کە ئێمە لە چالاکیەکانە بەشداری فیستیڤاڵەکانمان کردووە ئەوان کە چالاکیەکانی ئێمەیان گواستۆتەوە و بەخشیان کردووە مە بەڕاستی جێگەی دەستخۆشیە و هاندانێکە بۆ بەردەوامبوونی ئێمە وەکو گروپی خەیاڵی خانمان لە 2009 دروست بووین کە ئەمڕۆ هەشتا پێنجەمین ساڵی یادمانە ئەم بەشە ڕێزنامەی کە کردومانە ئەم ساڵ تەنها تایبەت بۆ کەسایەتیە بە ڕێزانی کە لە ماوی ساڵی ڕابردووە چالاکیان ئەنجام داوە یاخود هاوکارمان بوون پار بە هەمان شێوە فیستیڤالێکی زۆر گەورەترمان ساز کردووە زۆر کەناڵ و شوێنی ترمان بان کرد بەڵام ئەم ساڵ ئەو وەجبێ ئەگرێتەوە کە لە پارەوە هاوکارمان بوون دیارە بە خۆشحاڵی و ئێمەش ئەگەر من زۆر جار ئەو بووە پرسیارێکیش لام ئەوە کەناڵیەت چاوپێکەوت نەکات لەگەڵمانە بەڵام زۆر جار پرسیاریەوەم کرۆ چی کەناڵە زۆر دووبارە ئەبێتەوە ئاژانسی ژنها ئەوە کەناڵێکە کە بەردەوام هاتوونەتە چالاکی و پێشەنگاکان و زۆر جار چاوپێکەوتن و فیچەریان لە سەرکاری خانمەکانمان کردووە و ئێمەش بە خۆشحاڵی ئەمڕۆ ئەوانمان لە یاد نەکردووە یەکێکن لەو کەسایەتیانی لەو شوێن و ڕاگەیاندنانەی کە ڕێزنامەی گروپەکەمان پێبەخشیون.